پرۆسەی ئاشتی لە تورکیا کە لەژێر ناونیشانی تورکیای بێتیرۆر لە کۆتایی 2024 بە دەست پێشخەری دەوڵەت باخچەلی دەستی پێکرد. وەرچەرخانێکی مێژووی بەخۆ بینی کاتێک عەبدوڵڵا ئۆجەلان لە شوباتی 2025دا بانگەوازی کۆتاییهێنان بە خەباتی چەکداری ڕاگەیاند. ئەم پرۆژەیە وەک ستراتیژێکی پێشوەختەی ئەنقەرە بینرا بۆ پاراستنی ناوخۆی وڵات لە پەرەسەندنی تەنگژە هەرێمیەکان. لایەنی کوردی بە ئەنجامدانی مەراسیمی سیمبولی سوتاندنی چەک ئامادەی خۆی بۆ گۆڕینی ئاراستەی خەبات بەرەو کاری سیاسی نیشاندا و داوای هەنگاوی یاسایی و جێبەجێکردنی مافی هیوای بۆ ئۆجەلان کرد. بەڵام ئەم ئاراستەیە لە دوای جەنگی سەرێرانەوە بە خێرایی ڕوبەڕووی بربەستی قورس بووەوە. لە ناوخۆی تورکیادا دەستگای هەواڵگری میت و پارتی دەسەڵاتدار ئاکپارتی بە گومانەوە لە هەنگاوەکانی پەکەکە دەڕوانن. ئیبراهیم کاڵن بەڕێوەبەری میت لە راپۆرتێکدا بۆ بەرپرسانی ئاکپارتی ئاماژەی بەوە کردووە کە ئەوەی ڕووی داوە تەنها چەکداماڵینی سیمبولی بووە و لەسەر ئاستی مەیدانی هێزە چەکدارەکان هێشتا لە شوێنی خۆیان ماون. دەسەڵاتدارانی ئەنقەرە سەرکردایەتی قەندیل تۆمەتبار دەکەن بەوەی فەرمانی ئۆجەلانیان پشتگوێ خستووە و نایانەوێت دەستبەرداری پێگە و داهاتە داراییەکانیان بن. جێبەجێ نەکردنی پرۆسەکە بە کردار لەسەر زەوی وای کردووە کە پرۆسەی دەرکردنی یاسا و چاکسازیە دەستوریەکان لە پەرلەماندا پەکی بکەوێت و متمانەی نێوان لایەنەکان بگاتە خاڵی چەقبەستووی. لە بەرامبەردا لایەنی کوردی و لایەنگرانی پرۆسەی ئاشتی پێیان وایە هەنگاوە سیمبولیەکانی وەک سوتاندنی چەک نیشانەی جدیەتی ئەوانە بۆ سەرکەوتنی پرۆسەکە. ئەوان جەخت دەکەنەوە کە بۆ ئەوەی پرۆسەکە بچێتە قۆناغی یاسایی و جێبەجێکردن پێویستە دەوڵەتی تورکیا هەنگاوی ململانێ بڕ بنێت. ڕەخنەگران باس لەوە دەکەن کە حکومەتی ئەنقەرە سیاسەتی کاتکوشتن و دواخستن پەیڕەو دەکات و ئامادە نییە چاکسازی دەستوری و یاسایی ئەنجام بدات کە گەرەنتی مافە دیموکراتیەکان و چارەسەری ڕیشەی کێشەی کورد بکات. ئەمەش پرۆسەکەی ڕوبەڕووی جۆرێک لە چەقبەستویی کردووەتەوە. ئەوەی کاریگەری گەورەی لەسەر خاوبوونەوەی پرۆسەکە دروست کردووە بووەتە گەورەترین لەمپەر لەم نێوەندەدا هەڵگیرسانی جەنگی سەر ئێرانە. راپۆرتە سیاسیەکانی ئاکپارتی بەڕوونی ئاماژە بەوە دەدەن کە ڕێک لەو ساتە هەستیارەی بڕیار بوو پرۆسەکە بچێتە قۆناغی ڕێکخستنی یاسایی و هەنگاوی کۆنکرێتی بنرێت سەرهەڵدانی جەنگی ئێران هاوسەنگیەکانی گۆڕیوە. ئەم جەنگە نەک تەنیا سەرنجی دیبلۆماسی تورکیای لە ناوخۆ بۆ سەر سنوورەکان گۆڕی بەڵکو وای کرد کە ئەولەویەتە ئەمنیەکانی ناوچەکە بە تەواوی دابڕێژرێنەوە. هاوکات جەنگی ئێران ژینگەیەکی ئەمنی نوێی دروست کردووە کە تێیدا تورکیا هەست بە مەترسی زیاتر دەکات. ئەمەش وای کردووە ئەنقەرە لە پێدانی هەر جۆرە دەستکەوتێکی یاسایی بەلایانی کوردی سڵ بکاتەوە و پرۆسەکە بۆ کاتێکی نادیار ڕابگرێت کە دیار نییە دواتر چی چارەنووسێکی دەبێت.